ئەچین لای تەوەری مێواری کورسات مەگەزین و باس لە ڕۆژی هەژدەی دوانزەکەین کە بە ڕۆژی زمانی عەرەبی دانراوە. دیارە زمانی عەرەبیشێکێکە لە زمانە زیندوەکانی جیهان و لەگەڵەوەشا بینین کە ڕۆژێکی بۆ تەرخان کراوە و لەم ڕۆژایە چەندین چالاکی جیاواز لە تەواوی وڵاتانی عەرەبیا بە شێوەیەکی گشتی بەڕێوەچێت و ئەم ئێوارێمە گفتوگۆکەین لەسەر فێربوونی زمانی عەرەبی یاخود بڵێم زانینی زمانی عەرەبی بە شێوەیەکی گشتی بۆ هەر تاکێکی کورت تا چەند گرنگە و ئایا لەگەڵ فێربوونی هەر زمانێکی ترا بەتایبەتیشە بینین کە ئێمە بەشێک لە وڵاتانی دراوسێمان بە زمانی عەرەبی قسە ئەکەن، بزانین تا چەند بۆ لێک تێگەیشتن و هەروە بۆ بابەتی وەرگێڕان و بۆ هەندێک لە لایەنەکانی تری ژیان تا چەند گرنگە ئێمە شارەزای زمانەکانی تر ببین و بە تایبەتیش زمانی عەرەبی. میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر ژینۆ عەبدوڵڵا عەلی مامۆستای زانکۆی و گفتوگۆکەین لەسەر ڕۆژەکە و لەسەر گرنگی بابەتەکە. دکتۆریان سڵاو لێبێ بەخێر هاتی، زۆر سپاس بۆ تۆ. پێویستەکە ئێمە زمانێکی تر بزانین بۆی کەسێکی تربین یاخود ئەم بابەتە ئێستاە بابەتێکی زۆر گرنگە، زۆر جاگرەی لە مناڵەکانەکەی نەڵێن زمانی ئینگلیزی فێربوون لە بری زمانی دایک، بەڵام زانینی زمانێکی بە بڵێم وڵاتانی دراوسێشمان ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە ئێمە لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوە هەبێ. دەستە خۆش بێ، زۆر سپاس. سەرەتا حەزەکەم باسی ئەو بکەم ئەوەی جەنابەت ئەچێتە چوارچێوی زمانی دایکەوە گرنگی و بایەخی کتایبەتی خۆیە، بەڵام پرسیارەکە حەزەکەین لەوە دەست پێ بکەین گرنگی زمانی عەرەبی بۆ تاشی کورد چییە؟ لە ڕاستیە بەهۆی ئەوەی کە ئێمە لە عێراق هەین بەپێی دەستوری عێراقی و هەروەها بەپێی ئەوەی کە مێژووی ئێمە لەگەڵ عێراقایە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی سیاسیەوە. ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ مێژوو سەیرەکەین مێژووی نوێژ بۆ نمونە هەموو دامەزراندنی ئەگەر یەکێتی نیشتیمانی ڕووکەینەوە سەیرەکەین یەکەم بەیاننامە بە زمانی عەرەبی بووە. هۆکاری ئەمە چی ئەگەر ڕوونیکەینەوە مەسەن بۆ نمونە مامۆستا ئیبراهیم ئەحمەد زیاتر لە 90 ساڵ کتێبی ئەلکورد والعەرەب کە بڵاوی کردوتەوە سەرۆک تاڵەبانی پێشەکی بۆ نووسیوە و بەم دوایەش خاتون نەرمی عوسمان وەریجێڕاتە سەر زمانی کوردی گرنگی و بایەخی ئەمەی چییە؟ ڕاستەکەی بەهۆی ئەوەی کە زمانی عەرەبی کە زمانێکی فراوانە زمانێکی گرنگە بەتایبەتی بۆ ئێمەی کورد بەتایبەتی بۆ باشووری کوردستان کە ئێمە پەیوەستین بە عێراقەوە بەپێی دەستور بایەخی ئەم زمانە زۆر گرنگە و هۆکارەکەی ئەوەیە زمانی ئەبێ تێگەیشتن بێ لە نێوان هەردوو نەتەوەکەیە و هەروە زمانی ڕۆشنبیری بێ، زمانی ئەوە بێ کە لێک تێگەیشتن و نزیکبوونەوەی ئەم دوو گەلە بێ تا زیاتر زمانی ئاشتی لە نێوان ئەم دوو گەلایە هەبێ. ڕاستیە بۆ نمونە ئەو ناملکەی کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە ڕاستیە ناملکەیەکە بەڵام ئەکرێ وەکو وەثیقەیەک کە عەرەبی پێڵێ دای بنێ لە نێوانە هەموو بنەماکانی ڕوون کردەوە بنەمای پێکەوە ژیان بنەمای گرنگی. زمانی عەرەبی بۆ ئەوە گرنگە کە ئێستا ئێمە بۆ نمونە پێشتر یەکێتی نیشتیمانی ڕاگەیاندنی شەرارەی هەبوو، دواتر ئەلئیتیحادی هەبوو. هۆکاری ئەمە ئەوەیە کە زمانی پێکەوە ژیان بێ، زمانی ئەو یەکتێکیشتن بێ بۆ داواکردنەکانی مافەکانی گەلی کورد بێ. ئەو پرسیاری کە بەڕێزی کرد بەڵێ گرنگە کە ئەبێ یەکەم جار زمانی خۆمان بزانین کە زمانەکەی تریشمان زانی بایەخ و گرنگی ئەوە ڕوونەکەینەوە، بایەخ و گرنگی ئەم زمانە ڕوونەکەینەوە. زمانی عەرەبی بۆ نمونە خۆی زمانێکی قوڵاگەر بە شێوەیەکی سەرەکی سەیری بکەین. ئەم یادە کە دانراوە لەم ڕۆژەیە ئەوەیە کە ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان لە ساڵی 1970 کە چەند زمانێکی باشکرا ناسان دواتر ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 2012ەوە بە ئەم زمانی بە ڕسمی ناسان. هۆکارەکەی ئەوەیە ڕۆژ بە ڕۆژ زمانی عەرەبی فراوانترە بێ و گرنگترە بێ کە لایەنەکان بیزانن و بۆ نمونە ئەگەر ئێمە هۆکاری ئەو بین بۆچی زمانی عەرەبی کەمتر هاوڵاتی فێریە بێ یا خوێنەر فێریە بێ کە گرنگیشە، ڕاستەکەی ئەبێ ئێمە سەرەتا بەو شێوە کلاسیکیە تەقلیدیە سەیری نەکەین. بۆ نمونە دەوڵەمەندترین زمانە لە ڕووی وشەوە زمانی عەرەبی خاوەنی 12 ملیۆن وشەیە، بۆ نمونە زمانی ئینگلیزی خاوەنی 600,000 وشەیە، زمانی فەڕەنسی خاوەنی 150,000 وشەیە، زمانی ڕووسی خاوەنی 130,000 وشەیە. ئەگەر هەروە عەرەبی ڕێسا و بنەماکانی و وشەکە سازێکی زۆر قورسی هەیە، بەڵام ئەگەر بمانەوێت بە ئاسانی لێ تێ بکەین پێویستە سەرەتا خۆشەویستێکمان بۆ زمانە هەبێ بەتایبەتی بۆ ئێمەی کورد کە هەم نەتەوەکەمان ئاین لە ڕووی ئاینی ئیسلامەوە ئێمە نەتەوەکەمان ئیسلامە و هەروها سەرچاوەکردنەکانیشمان ئێمە پێویستە بەم زمانەوە. بەلێرە بە پرسیارە بکەم دکتۆر، ئەگەر کەسێک بێ فێری زمانی عەرەبی ببێت زۆر جاڵین قەواعیدەکە زۆر قورسە، بەڕاستی جوایە قەواعیدەکە زۆر قورسە. اینجا ماشەڵڵا زۆریش وڵات لە چواردەوری ئێمەن، خەلیجمان هەیە، ئوردونمان هەیە، سووریامان هەیە، لوبنانمان هەیە، عێراقمان هەیە. ئێمە اینجا ئەگەر ئەوە بەرەو ئەفریقا بڕۆینتر وڵاتە ئەفریقیەکانیش هەمویان بەلاجی خۆیان
خۆیان بە عەربی قساکەن بەپی پێشنیاری تۆ کامیان فێربین باشترە بۆ ئەوەی کە بتوانین خێراتر و ئاسانتر فێر ببین بەڕاستی بێ بەرنامەکەمان ڕوونکەینەوە ئەگەر بەرنامەکەی ئەمە هەلی کار بێ ئەوە مەسەنیشێک حەزەکە بچێتە ناو بازارەوە کاس پێ بکە ئەوە زیاتر ئێمە پێڵین لە هەجادەکان بۆ نمونەوەی کە پێڵن جڵفەی عێراقی بەڵام ئەوەی کە ئەکادیمیە ئەوەی کە مەسەن بۆ نمونە یەکێک پارێزەرە هەموو یاساکان کە دەستوری عێراقی بە یاسا نووسراوە دواتر بە زمانی عەربی نووسراوە دەستور دواتر یاسای پێویستە دواتر بڕیاری پێویستە ئەمە هەمووی پێویستی ئێمە زمانی عەربی بزانین ئەمە عەربی فصحای پێڵێن بۆ نمونە ڕاگەیاندن بە ڕێستانی هاچ کەسیش کە کەیچێکە لە سەرچاوە سەرەکیان پێویستە فصحا بزانین ئەو کەسانی کە یانەی خۆیان پێشخەن لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی ئەکادیمیەوە ئەبێ فصحاکە فێر بن بۆ نمونە یعنی ئەم زمانی عەربی کاریگەری و بایەخەکەی خۆی هەیە لە ناو دەستەواژەیە کە چەندین ڕاوەی بۆ مەسەن بۆ نمونە ئێستا ئەگەر ئێوە بپرسین زانکۆی مەسەن ئەمریکی لە سلێمانی کە بەشی یاسای هەیە سیرەکەی لە سایە هەموو سیستەمەکەیان کەیجێکە لە زانکۆ پێشکەوتەکان هەموو سیستەمەکەیان ئینگلیزیە بەڵام بەشی یاساکەیان لە سایە چلی بەرنامە و مەنهەجەکەیان ینی عەربیە ئەمەش بۆ هۆکارەکەی چییە لەبەر ئەوەی ئێمە لە عێراقین لەبەر ئەوەی ئێمە یاساکانمان هەمی عەربیە گرنگی و بایەخی زۆری هەیە ئەم زمانە بۆ ڕوونکردنەوەی یاساکان و هەروەها بۆ بەشە زانستە مرۆڤایەتەکان بە تایبەتی بۆ ڕاگەیاندن ئەگەر ئێمە چوارچێوەکەمان دیاری کرد ئەکادیمی بوو ئەوە پێویست ئێمە لوغەی فصحا فێربین و ئەم لوغەیەش ئاسانە عنی فینەکەی وەکو چۆن هەر زمانی کە فێرەبی بۆ نمونەیەکی خوازیارە فێری زمانی ئینگلیزی بێ یەکەم شت حەزە دواتر ئەبێ ئەمە وەکو بزنس وەکو کارکردن بدۆزێتەوە مەسەن بە گوێگرتن دواتر بەناسینی یاساکانی دواتر بە خوێندنەوە ئەمە ئێستا دوو سنتەر زۆر پێشکەوتون لە ناوچەکە یەکێکیان سنتەری لە سعودیە سنتەری بن سەلمانە بۆ زمان و هەروە سنتەرێکی ترەیە بۆ لە قەتەر بۆ ئەوانەی کە پێڵی غێر ناطقین ئەوانەی کە زمانی عەربی زمانی دۆمیانە بیانە فێربن ڕێساکانیان زۆر ڕوونکردەوە پێشتر کە فێری زمانی عەربیە بووی نەحوێکی قورس سەرفێکی قورس بەلاغا بەڵام ئەمەن هاتوون زیاتر لەبەی سیستەمی پێداگۆجی ئەو یاسا و خەڵانەیان ڕووکردوتەوە کە زیاتر کەسەکان زۆر باشە جا بابەتێکی تر کە ئێمە زۆر بایەخی پێین ئەویش بابەتی ئەدەبیاتە و زۆر جاریش هەیە کە لە ڕێی بابەتی بە بڵێم وەرگێڕان و ئێمە ئاشنابین بە بەتایبەت نووسەرە عەرەبەکان و بە نووسینەکانیان بەتایبەتیش بە بەشێک لە شاعیرە بەناوبانگەکانی با بڵێم نێودنیای ئەدەبیاتی عەرەب بە شێوەیەکی گشتی بەڵام بە بابەتی جیاواز لەمە زۆر جارێمە وەرگێڕانە بینین لەلایەن کەسە دیارەکانەوە کە شاری بەشێک لە شاعیرە کوردەکانیش وەرەگێڕن بۆ سەر زمانی عەرەبی ئەم ئاڵگۆڕی کلتوریەش بۆ زانینی زمانەکە بێگومان تا چەند بەڕاستی ینی زمانی عەربی زمانێکی ئاشنایە بەسەد باشووری کوردستانەوە مەسەن بۆ نمونە هەم لە ڕووی ئاینی و هەم لە ڕووی شاعیر و ئەدەبەوە کە جەناب باسەکە سەبا نمونەکان بینەوە بۆ نمونە مامۆستا مەلا عەبدولکەریم و دەرس کتێبێکیە علەماؤنا فی خدمەت علم الدین ئەو هەموو کەڵەزانە کووردە کە هەمووی کۆڵەکەی سەرەکییا خۆشی کە مفتی عێراق بووە کە کورد بووە شەرت نییە ئەوەی کە مەسەلەن لە زانکۆکانیش لە شوێنەکانی تا کوردەکان یەکەم بوون هەموو جاری لە بەشەکانی عێراق لە زانکۆی سلێمانی لە زانکۆکە لە هەشتاکان لە ساڵی ڕابوو ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ئەمە زمانی لوغەی فصحا عەربی شەر نییە شارەزابێ ئەمە کاریگەری و بایەخێکی زۆری هەیە لەوانەیە مەسەن ببستن بۆ ئێمە چ پێویستە کە ئەدەبی عەربی بزانین ئەدەبی عەربی مەسەن خاوەنی خڵاتی نۆبڵە لەوانەیە نەجیب مەحفوظ لەوانە کە هەموو بەرهەمەکانی کاریگەری ژیانی ڕۆژانەیە کە نووسەر و ئەدیبەکانی ئێمە کاریگەر بوون پێوی و هەروەها ئەو ڕەوتە ئەدەبیانی کە دروست بووە لەوانە جەماعەتی ئەپۆلۆ جەماعەتی ئەدیوان ئەمانە کاریگەری بەسەر شاعیرەکانی کوردەوە هەبووە لەوانە مامۆستا گۆران لەوانە شێخ نووری شێخ ساڵح ئەمانە هەمووی ئەو چوارچەوەی کە ناویانە ئەدەبی ڕۆمانسی گرنگی و بایەخی زۆری هەیە خاڵێکی کردتر بۆ دەوڵەمەندکردنی کللتور و فەرهەنگی زمانی کوردیە لە ڕێی وەرگێڕان وەکو جەناب باوەسەگەکەوە تەوەرێکی زۆر گرنگە و کە پڕبایەخێکی زۆری هەیە هەروەها ناساندنی ئەدەبیات و کللتوری کوردیە بە جیهانی دەرەوە لە ڕێی وەرگێڕانەوە وەکو جەناب باسەکرد مەسەر هەرچەنە جەناب باسی شعر کرد خۆی شعر وەرناگێڕێ بەڕاستی ڕاستە وەرەگێڕێ بەڵام وەزن و قافیە و زۆر بابەتی ئەوە دەستەواشەیەکی ئیتاڵی هەیە ئاڵێ کە خائینە عنی و کەسی کە وەرەگێڕێ مەسەن بۆ نمونە گۆڕستانی چراکانی مامۆستا شەرکۆ بێکەس کە باسی ئەنفالەکە چۆن وەرەگێڕێ بەڵام ئەوەی پەیامەکە ئەکەێنێ مەوسن نزار قبانی لە چاوپێکەوتنەکە باسیەکە
شعرەکانی بۆدلێرە ناتوانانی وەریژێڕین بەڵام موی پەیامەکەکە ئەمە لە چوارچێوی ئەدەبی بەراوردکاریە زمانی کوردی هەم لە ڕووی فەرهەنگەوە هەم لە ڕووی ئەدەبەوە بەرەو پێشە چێت و هەروەها زیاتر ئەناسیێنرێ و هەروەها گرنگی و بایەخی زیاتری زمانەکەمان ئەچێتە بەرەو پێشەوە. زۆر باشە دکتۆر با بەراوردی بکەم لە نێوان ئێستا و نزیکی 15 بۆ 20 ساڵ لە نێو منهجی با بڵێم یاخود خوێندنی زانکۆ بە شێوەیەکی گشتی با بڵێم و کاتی کە ئێمە خوێندکار بووین ئەو کاتە خوێندن بە زمانی ئینگلیزی و عەرەبی بوو ئەگەر خۆمان زمانێکیانمان بزانیە باش بوو لە دکتۆرەکەمان لە مامۆستاکەمان تێگەیشتین و خۆمان خێرا بووە سەر قەڵەممان بنووسایە بەڵام بۆ ئێستا هەر ئەو ئاستەیە یاخود بڵێم باشتریان خراپترە بۆ فێربوونی زمانی عەرەبی و ئینگلیزی ئێستا ئایا منهجەکان و دراسات بە شێوەیەکی گشتی کوردین یاخود هەروەکو ئەو کاتە عەرەبی و ئینگلیزی و خوێندکارە بێلانی کەم ینی خۆی هەوڵی بات لە یەکەم قۆناغی زانکۆیەوە فێری یەکێک لە زمانەکان ببێ بۆ ئەی بتوانێت هیچ نەبێ لە مامۆستاکەی لە دکتۆرەکەی بەباشی تێبگات و بتوانێت دواتر لە ئیمتیحانشا دەرچێ مەبەستە زانکۆیە مەبەستم لە زانکۆیە خۆی بەڕاستی هیچ خوێندکارێک لە شەش دەرچوو ئەمە کەوتو سەر توانای خۆی ئەو سیستەمەی کە لە وەزارەتی پەروەردەیە خوێندکار فێری عەربی ناکا بەداخەوە لەبەرەوەی هەمووی هەڵبژاردنە لەبەر ئەوەی هەمووی زیاتر بۆ هەندێک شوێن لە مەکتەبە تایبەتەکان زمانی عەربیان فەرامۆش کردووە ئەمە کەی هەست بە ناتاوی خۆیەکە خوێندکارە کێتە زانکۆ و بەڕێز زەوت بەڕاستی لەگەڵ زمانی کوردیە زمانی عەربی یاخود زمانی ئینگلیزی بە تایبەتی زمانی عەربی ئەگەر نەزانی لە تووشی ئاستەنگی زۆر بیت لە زانکۆیە بۆ هۆی هۆکار چەند هۆکارێکەوە ئەبێ خوێندکار خۆی فێرکات بۆکو زمانی عەربی ئەوە نییە کە تۆ مامۆستا خەیاڵە گشتەکان بۆ ڕوونەکاتەوە بۆ نمونە مەسەن تۆکو باسم کە تۆ نمونەی بەشی یاسا هێنینەوە نمونەی ڕاگەیاندن هێنینەوە نمونەی زانستە مرۆڤاتەکانینەوە کە بەشێکی زۆری سەرچاوەکان بە زمانی عەربیە ئەبێ خوێندکار خۆی هەوڵ بە وەکو بەڕێز زەوت ساڵانی ڕابردوو بۆچی باش بوو هەرچەنە منهەجەکە قورس بوو بەڵام خوێندکار خۆی لەگەڵیا ڕاهێنا خوێندکار نێود منهەجەکە قورسە خۆی لە سەرەتای ئەم منهەجە بەڕاستی بەغڵەت دانراوە ئەم منهەجە کە دانرا بوو پێشتر بۆ هەموو عێراق و یعنی چێکی عەرەب و یەکێکی کورد یەک منهەجیان بۆ دانرا بوو کە ئەبووە خوێندکارەکە عەربی بزانایە و خۆشی فێرکردایە بەڵام ئێستا منهەجەکە بەرەو باشتر ڕوە و هەروە خاڵێکی تر بەڕاستی لە زانکۆکان ئێستا کە سیستەمی بۆلۆنیا هەیە ئەم سیستەمە لەوانەیە بۆ زانکۆ بۆ بەشە زانستیەکان باش بێ بۆ بەشەکانی تر باش بێ بەڵام بەڕاستی بۆ بەشی عەربی تۆزێ بەکوپی نەیپێکەوە ئامانجەکە هۆکارەکەی ئەوەیە زمان لەبەر ناکەن ماوەکەی کەمە بۆ هۆکاران کاتی زۆرەوە سوپاس بۆ دکتۆر ژینۆ عەبدوڵڵا عەلی مامۆستای زانکۆ کە میوانی کورسات مەگەزین بۆ گفتوگۆمان کرد لە سەر ڕۆژی جیهانی تایبەت بە زمانی عەربی دکتۆر گیان دووبارە بەخێراتی سوپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر سوپاس بۆ تۆ